هەولێر لە چێ وەردەگرینەوە و دەیدەین بەچێ؟ هەواڵان دەمەوێت لەم وتارەدا بە ڕاشکاوانە پەیامی هەولێر لە چێ وەردەگرینەوە و دەیگەڕێینەوە بۆ چێ بۆ ئێوەی بەڕێز ڕوون بکەمەوە. مەبەستمە بەم پەیامە لەگەڵ ویجدانی زیندوی هەر یەکێکتان بدوێم تا مانای ڕاستەقینەی پەیامەکەمان بگات بە هەموو جوامێر و دڵسۆز و خەمخۆرێکی ئەم شارە. هەولێر هی خەپاجێڕەکان و ماندووەکانە، هی کاسب و هەژاران و چینە جیاوازەکانە، شاری فرە کولتور و یەکتر قوڵکردن و پێکەوە ژیانە، شارێکە کەسانێک لە پێناویدا تێکۆشاون، خوێنیان بەخشیوە، ماڵوێرانیان بینیوە، بەرگریان لە سەروەری و ئازادی شارەکەیان کردووە. هەولێر هی ئەو خەڵکانەیە لە ناو دام و دەستگاکانی حکومەتدا زیاتر لە 30 ساڵە کار دەکەن و هیچ کات جیاوازیەکی ئایدۆلۆژی یان حیزبیان نەکرد بە پێوەر بۆ هەڵسەنگاندنی ئیش و کارەکانیان. هەولێر شاری ئەو خەڵکە جوامێرەیە سەربەرزانە کاریان کردو، هیچ فشار و هەڕەشەیەک وای لێ نەکردن دەست لەو سەربەرزیی خۆیان هەڵبگرن و دژی خەڵکەکەی خۆیان ببنەوە. هەولێر پڕە لەو کەسە دەستپاک و خاوەن بەهرانەی ئەمڕۆ بەهۆی ملکەز نەکردن و ئینتیمانەبوون بۆ لایەنێک یان هێزێک فەرامۆش کراون و بەبێ کار دەژین. هی ئەو گەنجە ئازایانەیە ڕوبەڕووی ژیانێکی سەخت بوونەتەوە و تەنانەت ناهێڵن لە گۆشەی شەقامێک کارێک بکەن بۆ ئەوەی نانێک بۆ خێزانەکانیان پەیدا بکەن. هی خەڵکی گەڕەکە هەژارنشینەکان و گەڕەکە لە بیرکراوەکانە کە لە ماڵەکانی خۆیانەوە جیاوازی گەورە دەبینن لە نێوان ژیانی ئەوان و ژیانی کەسانی تر دروست کراوە. من کاتێک دەڵێم هەولێر وەردەگرینەوە، ڕاستەوخۆ مەوەستم ئەوەیە هەولێر بۆ ئەو خەڵکانە وەردەگرینەوە لەسەرەوە بە شێوەیەکی کورت ئاماژەم پێدان. لە پاڵ ئەمەدا باشترە بە دەنگێکی بەرز دیوەکەی تری پەیامەکە ڕوون بکەمەوە. دەمانەوێت هەولێر لە چێ وەربگرینەوە. لەوانەی وەردەگرینەوە لەگەڵ هێزێکی بێگانە هاتنە ناوی. هەمومان باش دەزانین ئەمانە هیچ کات خاوەنی ڕاستەقینەکانی هەولێر نەبوون و نابن، چونکە دیارە بە چە ڕێڕێوێکی تاریکی مێژووی هاتوونەتە ناو هەولێر. بێگومان هەولێر لەوانە وەردەگرینەوە لە پرۆژەکاندا ئەگەر پشتیان نەبێت، ئەگەر داهاتێکیان بۆ دەستەبەر نەبێت، ڕێگە نادەن هیچ کەسێکی پاک و خاوەن سەرمایە پرۆژەیەک ئەنجام بدات. هەولێر لە پشتخۆرەکان وەردەگرینەوە. لەوانەی وەردەگرینەوە بە هەزاران دۆن زەوی خەڵکی شارەکە و دەوروبەری داگیر دەکەن و کۆشک و تەلاری خۆیانی لەسەر بنیاد دەنێن. لەوانەی وەردەگرینەوە کۆمپانیا بیانەکان دەهێنن بۆ شارەکە و مڵک و ماڵی خەڵکی دەکەن بە ناویانەوە و خۆیان دەبنە شەریکیان و ئامادەنین تەنانەت گەنجانی شارەکە و دەوروبەری وەکو کارگوزارێک لەو کۆمپانیا هاوردەکراوانەدا کار بکەن. وەری دەگرینەوە لەوانەی هەر کاتێک هەڕەشەیەک لە هەولێر و خەڵکەکەی کرابێت هەڵاتون و هەر کاتێک خێروبێری شارەکە هاتبێتە پێشەوە بەشە گەورەکەیان بۆ خۆیان بردووە و لەو بەشە بچووکەی ماوەتەوە کردویانە بە منەت بەسەر شارەکە و پێیان فرۆشتونەتەوە. ئەمە شاری بەرژەوەندەکانی ئەوان نییە، شاری کولتور و تێکۆشانە، شاری بەهابەرزەکانی کوردەواریە. ئەو شارە نییە کۆمەڵێک تازە پیاکەوتوو لە ڕێگای بردننی سامانی ئەم شارەوە بوون بە خاوەن پارە و میدیایان دامەزراندووە بۆ ئەوەی وێنەی هەولێر و خەڵکەکەی بشێوێنن، بۆ ئەوەی بەها مەزنەکانی ئەم شارە لەناو ببەن و وا پیشانی بدەن شارەکە بووە بە شارێکی بێبەها. هەڤاڵان دڵنیابن ئەوەی لە میدیاکانی ئەوانەوە دەیبینن لەسەر هەولێر و هەولێریەکان ئەوە وێنە ڕاستەقینەکە نییە. ئێمە دەبێت وێنە ڕاستەقینەکە بگەڕێنینەوە بۆ هەولێر. لەوانەی وەربگرینەوە لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان تەنانەت ئامادەن وێنەی مەزنترین شارمان بشێوێنن. بەڵێ وەری دەگرینەوە و دەیدەینەوە بۆ خەڵکەی خزمەت بە شارەکە دەکەن و شارەکەی خۆیان دەناسن. دەیدەینەوە دەست ئەو کەسانەی هەولێرەکەی خۆیان ئەوەندە خۆش دەوێت ئامادەنین بۆ هیچ شتێکی ئەم دنیاە دەستبەرداری ببن. دەیگەڕێنینەوە بۆ خەڵکە ڕاستەقینەکە. لە کۆتاییدا دەڵێم پەیامی وەرگرتنەوەی هەولێر ڕزگارکردنی شارەکە و خەڵکەکەیەتی لەو دەستە زبر و ترسناکەی بۆ چەند ساڵێکە هاتۆتە ناوی و هەوڵی شێواننی دەدات. ئەو دەستە لەرزۆکە لەسەر ژیانی خەڵک لا دەبین
بۆ ئەوەی شارە دێرینەکەمان سەر لە نوێ مێژوویەکی دیکە بنووسێتەوە. هەر بژین بۆ کورد و کوردستان، براتان، شاڵە و کۆسەڵ هەسوو.